گفتوگۆکانمان دەست پێ دەکەین لە تەوەری دومدا باس دەوە دەکەین لە دوای 100 ساڵ دەقی پەیماننامەی لۆزان کراوەتە کوردی. باس لە گرنگی ئەم وەرگێڕانە دەکەین کە پەیماننامەی لۆزان کراوەتە کوردی و هاوکات بە شێوەیەکی گشتی باز لە کاریگەریەکانی تەواوبوون. ئایا پەیماننامەی لۆزان هیچ بڕگە و خاڵ و بابەتێکی تێدایە کە باس لە تەواوبوونی ئەم پەیماننامەیە بکات و کاریگەریەکانی لەسەر کورد بە شێوەیەکی گشتی چی دەبێت و لە دوای 100 ساڵ لۆزان ئایندەی کورد چی بەسەر دێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بڕواستار کە بەڕێزدان ڕۆژنامەنووسن و هاوکات ئامادەکار و وەرگێڕی کتێبی پەیماننامەی لۆزان کە کراوەتە کوردی. کاک بڕواست سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێراتی. زۆر سپاس مەمنون. سەرەتا دەمەوێت لەو دەست پێ بکەم بیرۆکەی ئەوەی کە لە دوای 100 ساڵ پەیماننامەی لۆزان بکرێتە کوردی لە کتێبێکدا بە چاپ بگەێنرێت. بیرۆکەی ئەم کارە چی بوو؟ میرەبان لە ڕاستیە بەداخەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە پەیماننامەی لۆزان ئەنجام درراوە بەستراوە لە نێوان وڵاتانە بەڵام تا ئێستا نەکراوە بە کوردی. لە ڕاستیە من ئەو کاتە لە زانکۆ بووم زۆر ئیشم بە پەیماننامەی لۆزان هەبوو بۆ هەندێک سەرچاوی ئەکادمی ئەو کاتە بەکارم هێنان. زۆر گەڕانم کرد، زۆر لە کتێبخانەکان گەڕام. من وام زانی پێشتر کراوە چکە ینی بەلای منەوە معقول نەبوو 100 ساڵ بەسەر ئەو پەیماننامەیە تێبپەڕێ تا ئەم دەقەیە نەکرابێ بە کوردی. ینی بەلای منەوە پرسیار بوو لە ڕاستیە. بۆیە بەو قورسیەوە ئەوەکەم خستە سەرشانی خۆم و بڕیارمدا کە دەقی پەیماننامەکە وەربژێڕمە سەر زمانی کوردی. هەرچەند ئەمە یەکەم کاری وەرجێڕانم بووە و ماوەیەکی زۆر خەریک بووم، نزیکەی 7 مانگ من خەریکی ئەم پەیماننامەیە بووم و زۆر قورسیم بینی. لەبەرەوە خۆتەزانی ینی زمانی پەیماننامەی لۆزان زمانی 100 ساڵ بەر لە ئەمڕۆیە. هەموو ئەو بەرگە و مادانەی کە پێی نووسراوە زمانێک بەکار هاتووە کە 100 ساڵ بەر لە ئەمڕۆ بەکار هاتووە. ینی ئەمە کارێکی هێزگار قورس بوو و لە ڕاستیە هەنێ دۆست و برادر و هاوڕێم هەبوون ئەوانە هاوکارم بوون. ئەگەر ئەوان نەبووە ڕەنگە نەمتوانیایەوە بکەم. باشە کاتێک کە بیرت لەوە کردەوە وەری بگەریتە سەر زمانی کوردی وەکو باسی دەکەی زمانەکەی 100 ساڵ پێش ئێستا ڕەنگە ئەمە کارێکی زەحمەت بێکارێکی قورس بێ. دەکرێت بڵێ وەرگێڕانی بە زمانەکانی دیکە یارمەتیدەر و هاوکاری تۆ نەبوو؟ من لە ڕاستیە تەنها لە عەرەبی وەرم گێڕاوە بەڵام بۆ بەشێک لە مادە و بەڕگەکانی ئەم پەیماننامەیە گەڕاومەتەوە بۆ سەر زمانی ئینگلیزیەکە بۆ سەر دەقە ئەسڵیەکەی. لەبەرەوە خۆتەزانی ینی جاروایە وەرگێڕان بەشێک لە ماناکە یان لە تێگەیشتنەکە ناگەیەنێ و بۆیە مەجبوری بگەڕێتەوە سەر دەقە ئەسڵیەکە. بۆ ئەمەش ینی لە یەک کاتە هەر 4-5 دانەی دەقی پەیماننامەی لۆزانم لەبەردەست بوو بە 4-5 زمانی جیاواز بەس بۆی بتوانم بە باشی لی تێبگەم و ئەو مەفهومەی کە لە ناو مادەکان و بڕگەکان هەیە بیهێنمە سەر زمانی کوردی. ینی بۆیە کارێکی هێزگار قورس بوو و لە دەقە عەرەبیەکەشیە تقریباً چەند مادەیەک نەقسی تیا بوو و بڕگەکانی بە تەواوەتی باز نەکرابوون، هەتا بڕگەیەک بە تەواوەتی نەنووسرا بوو و هەوڵمدا لە زمانەکانی ترەوەری بجێڕم بۆ سەر زمانی کوردی. هەر لە کتێبەکەش ئاماژەم پێ کردووە لەو شوێنانەی کە لە عەرەبیەکان نەبووە نووسیمە ئەو بەشە لە عەرەبیان نییە بۆیە بە ناچاری گەڕاومەتەوە بۆ ئینگلیزیەکە. باشە کاک بڕات دەمێت باس لە بەندەکانی یاخود دەقەکانی یاخود خاڵەکانی ناو پەیماننامەی لۆزان بکەین. بە دیاریکراوی ئێستا لە سەروبەندی 100 ساڵ تێپەڕبوون بازەوە دەکرێن ئەم بەیاننامەیە کۆتایی دێت. ئایا کۆتایی دێت یاخود لە هیچ یەک لە خاڵەکانی بازەوە کراوە لە دوای 100 ساڵ ئەم پەیماننامەیە هەڵبوەشێندرێتەوە یاخود ئەمە چۆن کاری لەسەر کراوە؟ دەست خۆش بمێرەبان خان پرسیارێکی زۆر باش بوو. لە ڕاستەیەک لە ئامانجەکانی وەرجێڕانی ئەم پەیماننامەیە ئەوە بوو لای من کۆمەڵێک تێگەیشتن و بۆچوونی غەڵەت هەیە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە ناو ئێمە هەبووە ئەمانە ڕاست بکاتەوە نەک من ڕاستی بکەمەوە بەڵکو خودی پەیماننامەکە کە بە زمانی کوردی لە بەرچاوی خەڵکە خودی پەیماننامەکە ئەم هەڵانە ڕاست کاتەوە. یەکێک لەو هەڵە باوانەی کە زۆر باسەکرێ و دەوڵەتی تورکیا بە ئەنقەز باسی ئەکا بابەتی کۆتایی هاتنی پەیماننامەکەیە. لە تەواوی پەیماننامەکەدا بە هیچ شێوازێک باسی تەواوبوونی پەیماننامەکە نەکراوە. لەگەڵ ئەوەشە باسی میکانیزمی هەڵوەشانەوەشی نەکراوە. لە یاسای نێودوڵەتی لە بڵێن یاسای پەیماننامە نێودوڵەتیەکان یان ڕێکەوتنامە نێودوڵەتیەکان کە بە ڕێکەوتنامەی ڤێنای ساڵی 1969 ناسراوە
باز لەوە ئەکە هەموو پەیماننامەکان ئەبێ کاتی خۆی دیاری بکە ئەگەر کاتیشی دیاری نەکرد ئەبێ میکانیزمی هەڵبۆشانەوەی دیاری بکە بۆی لە هەر کاتێکا پێویستی کرد هەڵبۆشێتەوە هەڵبۆشێتەوە و ئەگەر ئەمانەشی نەکرد پێویستە ڕێگە بدا بەلایەنەکانی ناو پەیماننامەکە بە 2/3 یان 1/3 یان تاکلایەنانە دەسەڵاتیان پێ بدە بۆی لە پەیماننامەکە بکشێنەوە و ئەوەشی تا ئێستا وای کردووە کە پەیماننامەی لۆزان بەردەوام بێ هۆکارەکە ئەوەیە کە زلهێزەکانی ئەو سەردەما کە براوەی جەنگی جیهانی یەکەم بوون تا ئەمڕۆ هەر زلهێزن و ئەوان بەشی زۆری دنیا ئێستا لە بەردەستی ئەوانە بۆیە تا ئەوان بەرژەوەندەکانیان لەگەڵ ئەو پەیماننامەیە بێ بە هیچ شێوازێک هەڵناوەشێتەوە ئەوشی کە باس دەکرێ لەلایەنی وڵاتی داگیرکەرەوە بە من وای پێ بڵم کە باز لە هەڵۆشانەوە ئەم پەیماننامەیە کە ئەمە ڕاز نییە تەنها پرۆپاگەندەیە و ئەیانەوێ سۆز و عاتیفەی نەتەوە پەرستی خۆیان بەوە پێش بخەن و خەڵک لە خۆیان کۆکەنەوە گەرنا بە بیر و ڕای من بە پێی ئەوەی کە زۆر خوێندنەوەم لەسەری کردووە ئەم پەیماننامەیە زۆر مستەحیلە هەڵبۆشێتەوە. باشە کاک بڕوا بابەتێکی دیکە هەیە با بڵێن ویلایەتی مووسڵە ئایا ویلایەتی مووسڵ تەنها لە پەیماننامەی لۆزانە کاری لەسەر کراوە دیاریکرایە خود پێش پەیماننامەی لۆزانیش کاری لەسەر کراوە خۆی کێشەی ویلایەتی مووسڵ وەکو ئاشکرایە لە پێش پەیماننامەی لۆزان هەبووە هەر لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کاتێکە دەوڵەتی عوسمانی بە تەواوەتی ئەڕوخێ و بەشێک لە خاکەکەی لە دەستدەدا لەلایەن هاوپەیمانانی هێزەکانی هاوپەیمانانی ئەو کاتە کە بریتانیا و فەڕەنسا سەرکردایەتیان نەکرد میزۆپۆتامیان عراقی ئەمڕۆ بەشێک بۆ لە خاکی دەوڵەتی عوسمانی لە پێشوودا و لە دوای جەنگی جیهانیان لە ناوەڕاستی جەنگی جیهانی یەکەمە لەلایەن بەریتانیاوە داگیر کرا و دوای داگیرکردنیشی ویلایەتی مووسڵ کە بەشێک بۆ لە دەوڵەتەکە لە ویلایەتە گەورەکە تورکیای نوێ داوای ئەکردەوە بەڵام بەریتانیا ئامادە نەبوو تەسلیمی تورکیای بکاتەوە لەبەرەوەی خۆتەزانی ینی بەشێکی زۆری نەوتی عراق لە ناوچەکەیە بوو لە ویلایەتی مووسڵ بوو ینی بۆ بەرچاوڕوونی ویلایەتی مووسڵ هەر تەنها مووسڵ نییە بەڵکو کەرکووک و سلێمانی و هەولێریش ئەگرێتەوە ینی بە گشتی هەموو باشووری کوردستان ئەگرێتەوە و ئەو ناوچەیە دەوڵەمەنە بەنەوت بۆیە بەریتانیا چاوی تێبڕی بوو لە سەردەما وەکو سەرچاوەیەکی وزە بەکاری هێنا لە سەردەمی خۆیان و تورکیاش دەستبەرداری نابوو بە بەشێک لە خاکی خۆی ئەزانی بۆ ئەم کێشەیە لە دوای لۆزانیش هەر بەردەوام بوو ئەوەی کە زۆر گرینگە لە کتێبەکە لە پەیماننامەکەیە باسکراوە کێشەی ویلایەتی مووسڵی یەکلایی نەکردوێتەوە واتە ئەم پەیماننامەیە نەهاتووە ئەو کێشەیە لە نێوان تورکیا و عێراقیان لە نێوان تورکیا و بەریتانیا یەکلایی بکاتەوە پێم خۆشە ئەو بڕگەی کە باز لە سنووری تورکیا لەگەڵ عێراقەکە بەشی سەرەتایی بخوێنمەوە کە بۆی ڕوونی بکەینەوە کە ئەم پەیماننامەیە بە هیچ شێوازێ سنووری تورکیا لەگەڵ عێراق دیاری ناکە لە مادەی سەی پەیماننامەکە لە خاڵی 2 سنووری لەگەڵ عێراقدا دەڵێ سنووری نێوان تورکیا و عێراق بە پێی ڕێکەوتنێکی دۆستانە لە ماوەی 9 مانگدا لە نێوان تورکیا و بەریتانیا دەستنیشان دەکرێت واتە لە دەرەوەی ئەم پەیماننامەیە ینی ئەم پەیماننامەیە نابێتە هۆکاری ئەوەی کە سنوورێک دیاری بکرێت لە نێوان عێراق و تورکیا بۆی ئەگەرێک هەیە تورکیا ئەمە وەکو چەک بەکار بێنێ لە داهاتووە و بتوانێت وەکو بەڵگەنامەیەکی یاسایی بەکاری بێنێ بۆی چاو ببڕێتەوە ویلایەتی مووسڵ یان ئەوەی کە ئێستا پێی ئەڵێن هەرێمی کوردستان یان ئێستا بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێ سنووری نێوان عێراق و تورکیا و سووریا لەم پەیماننامەیە یەکلایی نەکراوەتەوە بەڵێ لەبەرەوەی لەو سەردەمەیە عێراقی ئەمڕۆ تەمان کە ئەڵێن عێراقی ئەمڕۆ عێراقی ئەو سەردەمە جیاواز بوو لە پێش پەیماننامەی لۆزان سنوورەکان جیاواز بوون ئەم عێراقی سەردەمی دوای جەنگی جیهانی یەکەم بڵێن بەشێکی زیاتر بوو بەشێکی کەمتر بووە لە هەندێک شوێن کەم بووە لە هەندێک شوێن زیاد بووە بەریتانیا عێراقی داگیر کرد بوو و فەڕەنساش سووریای داگیر کرد بوو تورکیاش لەو بینایە لاواز بوو ینی دەوڵەتێک بوو تازە دروست بوو بەڕابەرایەتی کەمال ئەتاتورک بۆیە تورکیا نەیەتوانی زۆر پەل بەهاوێ ینی میهرەبان خان ئەم پەیماننامەیە زیاتر ملکەچکردنی تورکیا لە بەرامبەر وڵاتانی براوەی جەنگی جیهانی یەکەم ینی ئەوەندەی تورکیا ملکەچ کراوە لە بەردەم ئەوان ئەوەندە بەرژەوەندی تورکیایتیان نییە
باشە کەواتە ئەم بۆ چوونە ڕاز نییە کە ئەڵێ بۆ نمونە پەیماننامەی لۆزان لە بەرژەوەندی تورکایە بە هۆکاری ئەوەی کە تورکیا بە پەیماننامەی سیڤەر ڕازی نەبوو بۆیە تورکیا داوای کردو و دەسەڵاتی خۆی سەپاندووە و وڵاتانی دیکەش شوێن داواکاریەکەی تورکیا کەوتون کەواتەمە دروست نییە دەکرێوە خۆی ئەمە خوێندنەوەی جیاوازی بۆ ئەکرێ ڕەنگە ئەگەر بەڕای ئێمەی کورد بە بۆچوونی ئێمەی کورد ئەمە جیاواز بێ من وەکو خۆم پێم وایە تورکیا لەو دەوڵەتە گەورەی کە پێشتر پێ ئەوترا ئیمپراتۆرەتی عوسمانی ئەوە نەبچوو کراوەتەوە بێگومان لە بەرژەوەندی تورکیا نییە و ئەوەشی کە لەناو خۆیانە باسەکرێ باشترین نووسەرەکانی خۆیان بازلەوە ئەکەن پەیماننامەی لۆزان گەورەترین زەرەریدا لە دەوڵەتی تورکیا لەبەروی ناوچەکانی زۆر بچوو کردەوە و سنووری دەسەڵاتەکانی کەم کردەوە و ئەمە سەپێنرا بۆ ماوەی 100 ساڵ ینی جارێکی تروای کردەوە کە تورکیا نەتوانێت پێبایێتەوە ئەم ناوچانی کە پێشتر لی بووە یعنی کردی بە ئەمری واقع بۆیە بۆچوونە جیاوازەکە ئەوەیە کە ینی چەند بۆچوونێکی جیاوازە یەکەمیان ئەوە بوو کەوتمان بڵێن لەناو خۆیانە پێیان وایە کە دەوڵەتەکە بچوو کراوەتەوە بۆچوونێکی تر هەیە ئەڵێن ئەگەر ئەم پەیماننامەیە نەبەسترا بووە ڕنگ بوو دەوڵەتی تورکیا هەر نەمێنێ یعنی ئەمەش ئەگەرێکە ڕنگ بوو هەر نەمێنێ ینی ئەگەر مستەفا کەمال ڕابەرایەتی ڕەوتی بزوتنەوەی نەتەوە پەرستی تورکی نەکردایە و خەڵکێکی کۆ نەکردبایەتەوە بێگومان دەوڵەتی تورکیا دانا ئەمەزرایەوە و هەموو ئەو بەشەی کە پێشتر دەوڵەتی عوسمانی بووە و بچوو کراوەتەوە لەوەر زیاتر بچووکە کرایەوە باشە کاک بڕوا بابەتێکی دیکە هەیە کە باز لەم پەیماننامەیە بکەین و کاریگەریەکانی بە دیاریکراوی لەسەر کووردە خاڵە باشەکانی بۆ کورد چی بووە و خاڵە نێرێنیەکانیشی بۆ کورچی تێدایە لەم پەیماننامەیە دەکرێت بڵێ هەردوو لایەنەکەی تێدا کۆ دەبێتەوە لە ڕاستیە ئەم پەیماننامەیە ڕەنگە وەکەوەی کە لە سەرەتا باسمان کرد نتواندرێ هەڵبۆشێندرێتەوە لە بەرەوەی بەرژەوەندی زلێزەکان لە ئێستادا زۆر جیاوازترە لەو بەرژەوەندی کە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هەبوو یعنی شتەکان زۆر گۆڕاون زەمینەی سیاسی دیبلۆماسی هەتا کۆمەڵایەتی ئابووری لە دنیا گۆڕاوە بۆیە پێم وایە بە هیچ شێوازێکم پەیماننامەیە هەڵناوەشێتەوە لە ئەگەری هەڵنەوەشانەوەش ئێمە کارتی باشمان لەبەردەستە لە ناو پەیماننامەکە لە بڕگەیەکێ لە ناو پەیماننامەکە بە ناوی پاراستنی کەمینەکان لەوێ باسی مافی پێکاتەکانی ناو تورکیاکە ئێمە ئەتوانین ئەمە وەکو بەڵگەنامەیەکی یاسایی بەکاری بێنین بۆی بیبینە بەردەم دادگای دادی نێودوڵەتی بیبینە بەردەم دادگای ناوخۆی ئەو وڵاتانە داوای مافی خۆمان بکەین بە تایبەت لە باکووری کوردستان چکە زۆر بەڕوونی باسی ئەوەکە کە تورکیا بەڵێنی داوە بەوەی کە هەریەک لە مادەکانی 38 تا 44 پەیماننامەکە جێبەجێ بکە و وەکو یاسای بنەڕەتی خۆی بیناسێنێ و لەگەڵ ئەوەشە نابێ هیچ یاسایەک دەربکە کە دژی ئەم بنەمایانە بێ کە لە مادەکانە هاتووە و نابێ کردارێکیش بکە کە پێچەوانەی مادەکان بێ مادەکان باز لە چی ئەەکەن بەشی زۆریان باز لە کەمینەی ئاینی ئەەکەن خۆ دەزانی لە نێوان تورکیا و یۆناان کێشەی زۆر هەبووە یعنی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کێشەی زۆر هەبووە لەسەر دانیشتوان چ لە ئەو دانیشتوانانەی کە مسلمان بوون کەوتونەتە ناو یۆنانەوە چاو دانیشتوانەی کە مەسیحی بوون و کەوتونەتە ناو خاکی تورکیاوە بۆیە ئەم پەیماننامەیەک بەشێک لەو کێشەی یەکلایی کردوتەوە و ئەو بەشەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە مەسلەی زمانە لە یەکێک لە مادەکانە مادەی 41 بەڕوونی باس لەوە دەکا کە ئەم پەیماننامەیە ینی بەگوێرەی ئەم پەیماننامەیە ئەبێ مافی پێکاتەکان بدرێ و مافی خوێندن دەستەبەر بکرێت بۆ هەموو دانیشتوانی تورکیا بە یەکسانی بەبێ ڕەچاوکردنی ئاین و زمان و کللتور و بیر و باوەڕ یعنی نابێ ئەم شتانە ڕێگر بێ لە بەردەم ئەوەی کە مرۆڤەکە بە زمانی خۆی بخوێنێ هەتا باز لە مناڵەکە ئەڵێ ئەو مناڵانەی کە سەرەتایین و ئەچنە مەکتەبەوە پێویستە بە زمانی دایکیان بخوێنن بەڵام تا ئەمڕۆ ئەمە لە تورکیا نابینی و دەستوری تورکیا لە مادەی سەیە بە فەرمی بە ڕوونی پێشێلی ئەم مادانەکە ئێمە توانین ئەم پێشەلکاری تورکیا کە 100 ساڵ لە بەرامبەر ئەم پەیماننامەیە کردوێتی بیبینە بەردەم دادگای دادی نێودوڵەتی هەرچەند ئێمە ناتوانین ئەوە بکەین لە بەرەوەی دەوڵەت نین سیفەتی دەوڵەتمان نییە بەڵام ئەکرێ لۆبی بکەین لە دەرەوە خەڵکی ئێمە پارێزەرە باشەکانی ئێمە بچنە دەرەوە داوا لە وڵاتان بکەن لە وڵاتانی دۆستی کورد بکەن بچن لە پەرلەمانەکانی خۆیان داوای ئەوە بکەن کە تورکیا پابندی
جێبەجێکردنی ئەم پەیماننامەیە باشە کاک بڕواک و کۆتا خاڵ ئەگەر بیت باس لە کاریگەری نێرێنی بکەین کاریگەری نێرێنیەکانی لەسەر کورتچی دەبێت بێگومان کاریگەری نێرێنی پەیماننامەی لۆزان تەنها ئەوەیە کە ڕێگە نادا جارێکی تر کورد ببێتەوە خاوەنێکی کیانی دەوڵەتی نەک نادەوڵەتی هەرچەند کورد بە تێکۆشانی خۆی بە خەباتی خۆی ڕێگەی نەداوە ینی ئەم پەیماننامەیە تا سنووری ئەوەی کە خۆی دیاری کردووە بچێتە سەر لەبەرەوەی خۆدەزانی ینی لە پەیماننامەی لۆزانە کە بنەمای دامەزراندنی سنوورەکانی ئەمڕۆیە نە کوردی تایە نە تێکۆشانی کوردی تایە نە ناوی کوردی تایە ئەسڵان بۆیە لە دوای چەندین ساڵ کیانێک لە باشووری کوردستان دروست دەبێ بە ناوی هەرێمی کوردستان لە دەستورە ئەترافی پێکرێ ئەمە خاڵێکی گرینگە ئەمە ڕێک پێچەوانەی ئەم پەیماننامەیە و لە ڕۆژاوای کوردستان کیانێکی سیاسی دروست دەبێ کە ئێستا وڵاتانی زلێز مامەڵی لەگەڵاکەن هێزەکانی سووریای دیموکرات ئێستا لەگەڵ ئەو پەیمانی نێودەوڵەتی دژی داعشە یعنی ئەمانە خاڵی گرینگن بۆیە بیرۆڕای من نابێ ڕەشبین بین ئەبێ زۆر گەشتبینانە بیرکەینەوە لە مەسلەی پرسی کورد لەبەرەوەی پرسی کورد زۆر ئالۆزە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوو نەبی زۆر سپاس بۆ بڕواستە کە بەرەزیانوک و ڕۆژنامەنووس و ئاوکات وەرگێری پەیماننامەی لۆزان لە سووری بەیانی کورسات نوێز ئامادە بوون.